بەڵێ بینەرانی عزیز بەردەوامی لەگەڵتان کاکسیران پێشەوەی بڕۆمە لای میوانەکانم کۆمنتێکتە بوو گەر بکوتی بەڵێ دەربارەی گرێبەستەکان لەوانەیە ئێمە ناوەکی گونجاوە نەدایتە گرێبەستەکان بەڵام ناوڕۆکی گرێبەستەکان میمە چەند ئەو گرێبەستانە دەتوانی باشترین داهات بەدەستبینی لە عێراق ئێمە ئەوەی ئێمە کە وەکو حکومەت چەند باسی لێەوە بکەم لەوانەیە دەڵێ بەرگری لە سیاستەکەی خۆ دەکە بەڵام ئێمە گەورەترین پسپۆری نێودەوڵەتی دکتۆر ڤان پیدرۆ مۆریس کە دکتۆرای لە جیۆلۆجیا و لە اقتصادەیە ئەو سەلماندیتی شیکردنەوەی بۆ کردیە ئەو گرێبەستانەی کە لە هەرێم کرایە ئەو گرێبەستانەی کە لە عێراق کرایە زۆر بە وازح ئەگە بیخینەوە زۆر بە تێر و تەسەلی ئەوەی دەسەلمێنی کە گرێبەستەکانی مە چەند بێلایەنە و سمعی خۆی نادەبەوەی کە بچی لەسەر حسابی لایەنە پژگیری لایەنش بکە ئەوە زۆر بە وازح نمونەیەشکە کە نمونەیەکی فعلیە یەک لە چێلگەکانی عێراق سوبەول حیزب پێ دەڵێن بۆ ئەوەی 100,000 بەرمیل ئینتاجکە تەکالیفی ئەو ئینتاج معلم ئەو چێلگە بووە یان بیرەکانی حازرە کلفەی 3 میلیارد دلار بووە ئێمە 100,000 بەرمیلمان ئینتاج کرد کە چێلگە نەبووە عادەکی ڕق و تەق بووە لە سفرەوە دەستمان پێکردا 500 میلیۆن تەکلیف کردینە کامە گرێبەستە سەرکەوتووە بەڵام سیر مەکە ناوەکەی ئەگە ناوکی گونجاوی نیە ئەوە بە دەردیەخی گرێبەستەکانی وان یەک بە دوای واگی فلیس دەبی جەولەی چارەمی کەس هەر ئامادەی جەولەی چارەم نەبوو لۆ ئەو کۆمپانیە گەورانەی کە لەوێن دەر هەموو ڕوودەکەنەوە کوردستان کە دێنەکەن لەبەر ئەوەی ژینگەیەکی تەندروست ژینگەیەکی دروستەیە بۆیە دێن واز لەوێ کاکسیرۆن بینەرانی عزیز ئێستاش بە پرسیاری میوانەکان بەردەوامە بین لەگەڵتان فەرموناوی خۆت بڵیت و پرسیارەکەدا ڕاستێکی من دابان ئومێت دوو پرسیارم هەیە ئاراستەی کاکسیروانەکەم یەکەمیان وەزیری سامان سروشتەکان کە ئاڵێ 1 لیتر نەوت بە قاچاق نەبراوەتە دەرەوە ئەی باش ئەوەی کەبینین چییە لە میدیاکانەوە چەندین پێک هاتەمان بینیوە تۆ ئەڵەی نەوتی سپی کە بڵین پیشاندرێ لە میدیاکانەوە دروست کراوە ئایا بۆچی دروست کراوە چ مەجبورن دروستیکەن تۆ هیچ لە خۆت ئاشکە بی کە شتێکی نامۆتیا دروستکەن و پرسیاری دومی شەمە گەر یارمەتیم بی تۆتە سیاسەتی نەوت بەشێکی بۆ هەلی کارە واوتیش هەچ سەرچاوەیەکی نەودیا هەچ کۆمپانیاک بێتە هەر ناوچەیەک بڵین کەسی ئەو ناوچەیە سوودمەندە بێ بۆ هەلی کار بەڵام چەند مانگێکە ئەو پڕی 2-3 مانگێک ئەو کۆمپانیا ناوچێ بەجێ هێڵێت ئێمە ئاگادانی لەوەی کە ئەو کۆمپانیا ڕات تەنها ئەو کەسانی کە بڵێن فەنین ئەمێنەوە ئەوانی تر هەمووی بێ بەشە بن تۆ ئەو ناوەنی هەلیکار تەنها بۆ 2-3 مانگ کەسی دووەم سپاسدانەکەم من ئەحمەد مستەفا تێبینیەکەم هەبوو لەگەڵ پرسیارەکە تێبینیەکەم لەسەر قسەکانی کاکسیروان بوو ئەو لە بەش یەکەمی بەرنامەکە وتی داهاتی نەوت ئەوە زۆرە ئەتوانین کە کارەباشی پێدابین بکەین ئایا ئەم کارەبایە بۆ هەروە ماوەتەوە ئەمە بەس ئەوە نییە کە هەر شارێک شارۆشکەیە کارەبای هەوو بڵێن کارەبا ئەوەی ترتاوە بۆ کێشی کارەباوە نەماوە ئەوە تێبینێ پرسیارێکیشم هەیە ئێمە زانین کێشەکانی نەوت لە هەرێم و بەغدایە بۆ ئەندامان هەر کەسێک بتوانێت بەگشتی کێشەکەمان زۆرە بڵێ لە نەوتا کێشی یەکەم ئەوەیە ئێمە کێشەی هەرێم و بەغدا بڵین کێشەکە لەوایە گرفتەکە کە هەرێم ناوێت داهاتی نەوتەکە بیا بە بەغداد لەگەڵ ئەوەشا بۆ تا ئێستا نەزانراوە داهاتی نەوت چەندێکە لە هەرێمە بۆ تا ئێستا ڕوو نەکراوەتەوە بۆ وڵاتیان کەوەی بزانین یاخود ئەگەر مالیکی لە پۆستەکەی دوورکەوێتەوە ئایا ئەم گرفتە نامێنێت سپاس پرسیارێکمە بەگشتی بۆ بەشداربووان ئایا چۆن بتوانین مەسەلەن ئەو داهاتە و سەروەتە نیشتیمانی کە نەوتە وازام سەرەتایەکی باشمان دەست پێ کردووە مەسەلەن بیخێنە کار بە بژارنەوەی مەجالەکانی کە مەجای پیشەسازی و کشت و کاڵیە کەوا ئەزانم هەرێم لەم مەجالانەدا زۆر کەم تەرخەم بۆ سپاسە پرسیار یەکەم بۆ کاکسیروانە کاکسیروان لە قسەکانی پێشووتە ئاماژە بۆەوە کرد وتێ هەرێمی کوردستان ناتوانێت نەوت بنێتە دەرەوە و تەنیا حکوومەتی ناوەند واتە حکوومەتی عێراق ئەتوانێت بینێتە دەرەوە مەبەستە لەوە چی بوو دوایش لە مناقەشەکە ئەوە دەرکەوت کە ئێوە نەوتە نێرنە دەرەوە بەرچاو هاوڵاتیانەوە کاک بەرزان ئەکرێ هاوڵاتیان ئەوە بزان کە ئەو نەوتەی لە خاڵە سنوورەکان وەچنە دەرەوە بە بەرچاو هاوڵاتیانەوە
وە خۆتان لە نەفتە داهاتەکەی چێتە گیرفانیشی و لە خزمەتیشە سەرفەگرێ زۆر باس. پرسیارێکم ئاڕاستی کاک بەرزانەکەم ئایا کارگەری کۆمپانیابیانەکان لە هەرێمی کوردستاندا چییە؟ من هێرۆم پرسیارێکم ئاراستەی کاکسیروانەکەم کاگیادگار جەنا بەوت نەوتەکان نەوتی خاو بە قاچەخ ئەبرێتە دەرەوە کاکسیروان وتی نەخێر ئەوە تەنها دروست کراوە ئەی باشە کە دروست کراوە ئامانج لە بردنە دەرەوەی ئەم نەوتە چییە؟ کۆمپانیەکانی بەرهەمێنانی نەوت خۆیان سەرپرشتی نەوتەکان ئەکەن ئەی لە ڕێگەی چیەوە ئەم نەوتە ئەبرێتە دەرەوە و بۆچی ئەبرێتە دەرەوە؟ من دانیار علی پرسیارێکم لەگە کاکسیروانەیە باشە بۆچی لە زۆربەی وڵاتە دیموکراتیەکاندا فعالی نەوت ئاشکرایە بەڵام لە هەرێمی کوردستاندا فعالی نەوت شاراوەیە بۆچی ڕۆژە لە ڕۆژانەمان بینی لە ڕاگەیاندەکان یا میدیاکاندا بڵند داهاتی نەوتی هەرێم لە مانگە ئەو نەبووە. من ڕۆژ حەما ئەمین پرسیارێکم لە کاکسیروان هەیە ئەڵێ هاوڵاتی ئاگا ئەبێ مافی خۆەتی ئاگادار بێت لە هەموو ئەو تەنکەرە نەوتانەی کە ئەنێرێتە دەرەوەی وڵات لە هەمان کاتیشا بورجەی کە بۆ یەگەڕێنێتەوە بەڵام وەکو ئەزانین کاک سیروان بە ئامارێکمان داتێ کە ڕۆژانە چەند بەرمیل چەند تەنکەر نەوت ئەنێرێتە دەرەوەی وڵات ساڵانە بەتایبەت ساڵی پار 2011 و بودجەی هەرێم کە گەڕاوەتەوە لە بری نەوتەکە چەندێک بووە. پرسیاری دووەمیشم بۆ کاک بەرزان باز لەوە دەکرێت هەندێک لە بەرپرسان پشکیان لە کێلگە نەوتیەکاندا هەیە یاخود کێلگەکانی نەوتیش داوەشکراوە بەسەر ناوچەی زەرد و سەوزدات دەپرسم کەواتە وەزارەتی سامانە سروشتیەکان کاری چێ لێرەدا؟ سپاس. بەڵێ کاکسیروان دێمە لای تۆ بۆی وەڵامی پرسیارەکانیان بیتەوە. بەداخۆ دیارەمە لە سەرەتای بەرنامەی لە ئەڵقەی پێشوو ئێستا دیارە هێشتان بەرچاوڕوون نییە بۆ ئەو برادرانە کە لێرن ئێمە دەبی دیسان دەیلێم نەوتی خاو دەبی جیاوازکەینەوە لەگەر بەرهەمی نەوتی خاو کە لە بیر دەردەچی دەستا دەپاڵێورێ ئەوە بەرهەمی نەوتی دەردەچی دیسان نەوتی خاو ناستە دەرەوە نەوتی خاو ناچتە دەرەوە ئەوەی دەستە دەرەوە لە پاش ئەوەی کە دەستا پاڵاوتن ئەوەی کە دەمینێتەوە نەفتی ڕەش یان نەفتە کە دەمینێتەوە مشتەقاتێتی هیچ عیلاقەی تکایە ئەوەی دەستە دەرەوە ئەوە ئێمە بلێ بەرپرسیارن یەک قەترە نەوتی خاو ناسە دەرێ ئەوەی دەرچێت مشتەقات هەموو مشتەقاکان نا ئەوەی کە لێرە بە کەلکمان نایە ئەوەی کە نەفتەیە یان نەوتی ڕەشە ئەو ئەمە سوودی لێ وەرناگرم ئەوە چێ نەک نەوت ئەو نەوتی ڕەشەی کە لە پاڵاوگە سەرچەکان دەردەچی پاڵاو گەورەکان ئەوە هەموو دابەشی سەر خەڵک دەکەم دوو داهاتەکان با ئێمە داهاتەکان بە بزانین چ داهاتێک باسمەوە کرد داهاتەیە ئەو داهاتە ئەو نەوتەخاوی کە لەلایەن کۆمپانیا دەدرێتە پاڵاوگە بچووکەکان ئەو کۆمپانیا دەکردن پارەکە داهاتەکە حکومەت وەری ناگری ئەو داهاتە کۆمپانیەکان وەریدەگرن بۆی هەندێک لە خەرجەکانیان کە بە پێی گرێبەستە بیگەڕێنەوە واتە داهاتی ئەو نەوتەخاوی کە دەفرۆشی بۆ پاڵاوگە بچووکەکان پاڵاوگە ناخۆیەکان. کاکسیروان بمبورە خەتاتەکەم وتت ئەوەی دەڕواتە دەرەوە ئێمە لە هەرێمی کوردستان ئیسیفادەی لێ ناکەین بەو جێگایانەی کە ئیفرۆشن ئەوان بۆچی بەکاریهێنن لە چی ئیسیفادەی ئەوان زۆر ئەوان ئەو بەرهەمە نەوتیانە لەو شوێنانە کە پێویستیان پێ هەیە یان پرۆسیکەی تریان هەیە کە لە هەرێمی کوردستان نییە بۆ نمونە نەتوانیوە ئێوە سوود لەم بەرهەمانەوەسانمە سوود لە نەفتەکانی ئێستا کەلک پێش ساڵێک ئەو نەفتەیە ئەویش دەچۆ دەرێ ئێستا ناس کردمانە بنزین دەکرێتە بنزین ئەوەی بازیانیش ساڵی ئایندا ئەویش دەبێتە بنزین دەیکەینە بنزین نەفتە ڕەشەکە هەمووی هەردا بەشتر خەڵک دەکرێت واتە بەڵام ئەوەی کە دەدێتە پاڵاگە بچووکەکان کە ڕاستەخۆ داهاتەکە کۆمپانیەکان وەردەگری لەوێ بڕێک دەبنی هەمووی نابیتێ نزبەیەکی دەبیتێ ئەو نزبەیە ئەو دەبی کە بەرامبەر ئەو پارەی کە دەداتە ئەو داهاتی دەداتە کۆمپانیا مافی ئەوەی هەبی سوودی لەو بەرهەمانە وەرگری کە دەی پاڵێوری لۆچی دەپارێت کە بیتوانی بە شێوەیەکی ڕسمی بباتە دەرێ بەڵام ئەوە نەوتی خاو نییە داهاتەکەش داهاتی شەریکات کۆمپانیەکانی ئەوی کە عەقدیانە لەگە ئێمە
یعنی دیسان دەڵێم نەوتی خاونیە بەرهەمە نەوتەکانی کە زیاتر ئەمەوێ خاڵێک بۆ بینە ڕوونکەیتەوە بەڵێ وەڵامەکە تۆزێ قەنەعات پێکەر نەبوو بۆ من با سەریح بم لەگەڵ تا ئەوەی دەڕواتە دەرەوە گەر بێکەڵکە ئەوان بۆچی لێتان نەکڕن گەر کەڵکی هەیە بۆچی لێرە ئێمە نەمانگوت بێکەڵکە ئێمە قەت نەمانگوتە بێکەڵکە ئەگە بێکەڵک چۆن ئەمن نەفتای دەکەم و بنزین نەوتە ڕژە دەمە کارگەکان ئەوانە هەمووی نەمانگو ئەوەیە نەوتت بێکەڵکە نانە ئەوەی کە ناتوانم لێرە بەکاری سوودی لێ وەرگرم نەک بێکەڵکە ئەوەی کە ناتوانم سوودی لێ وەرگرم ئەوەیە گەر وەڵامی پرسیارەکانی ئەگەتوانم لای تەکنیکی کەمێک ڕوونکردنەوە بمە گەر بە کورتی بێت خراپ نییە ئەو باڵێندەرەی کە گرێبەستی هەیە هی موشارەکە ئەو نەوتە کە دا بەو پاڵاوگە ئەهلیە ئەو پارەیە ئەو کۆمپانیا گرێبەستە وەرێگرێ بۆ ئەوەی بچێتە بری ئەو ئیشانی کە یکات چونکە حکوومەتی فیدراالی ڕای گرتووە پارە نادا یعنی حکوومەتی فیدراال کە ئەنەمای بە بەلاش ئەو پارەیە ئەچێتە لە بریتی هەندێک لە خەرجەکانی ئەو کۆمپانیایە پاڵاوگە ئەهلێکە کە ئەی پاڵێوێ نەوتی سپی و گازۆیلی لێ دەرەهێنێ لە ناوخۆیە ئەی فرۆشێ وە سامانە سروشتەکان فەرزی کردو بە سەریانەکە بیفرۆشێ نەوتە ڕەشەکە و بەشێکی کەمی نەفتا ئەمێنێ بۆی هەیە بیفرۆشێ بەتاقیەکە وایە کە ئەتوانێت بۆی هەیە ئەی چی لێ بکە لەبەر چی لەبەر ئەوەی ئەو نەوتە ڕەشە ئەڵێ بۆ ئەیکردن لە دەرێ با بڵێن ئەڕوا بۆ ئێران ئەوان لەوێ پاڵاوگەی پێشکەوتوتریان هەیە بە کەتەلیتیک کراکینگ بە طریقەی فیزیاوی و کیمیاوی و بە طریقەی پێشکەوتوتر لەوەی کە ئێستا هێشتا ئێمە لەم مەرحەلەیان نیمانە لەبەر ئەوە لەوێ کڕیاری هەیە لە پاڵاوگە پێشکەوتووە کۆنەکانی کە زمانی حتا ئەمریکا و شاد ئامەزراوە ئەو پاڵاوگە پێشکەوتوانە ئەتوانن بە شێوەیەکی تەکنیکی کەتەلیتی کراکینگ و بڵێن فیزیکال کەمیستری تەواوی تا بەکارێ هێنن لەو پرۆسسەیە بەڵێ مامۆستا مەبەستەکەت گەشت کاکسیروان گەر بەردەوام بی لە وەڵامی پرسیارەکان بە کورتیش بێ باش ئەو نەوتەخاوە ئێمە ئەگەر ئەو ڕێککەوتنێک کە لەگە عێراق بێ مستحقاتی ئەو کۆمپانیانە بدرا ئەمن هیچ پێویستم بە پاڵۆگە ناخۆیان نامینێ بێ ئەو خەرجەکانی ئەو کۆمپانیانە دابین بکە ئەو ڕێککەوتنانی کە لەگەلی ئەمی زامان کردیا جێبەجێکە پێویستم بە ئەو پاڵۆگە ناخۆیان واتە ئەو کاتی ئەو نەوتخاوەکە نەوتی ڕەش و نەفتەری دەردەچی ئەو عملیە نامینێ و پاڵاگەکانش تای خەپاتکەن بڕیاریش پێ دەرچوو بەڵام لەبەر ئەوەی بەشی تەواوی سوتەمەنی لۆم دابین ناکە خەرجەکانی کۆمپانیەکان ناگەڕێنەوە ناچار بم ئەگەرنا کۆمپانیەکان ناتان بەردەوام بن لە نەک هەر بۆ ئەوەی خەرجەکان ناتانن پرۆسەکەشیان بەردەوام وەڵامەکەت ڕوونە کاکسیروان گەر بچیتە سەر وەڵامی پرسیارەکانی کاڕاستە دەربارەی ئەوەی هەلی کار ئێمە دوو هەلی کارمانەیە کە لە ناو کۆمپانیەکانی چلاوەچی ئەوەی کە خزمەت گوزاری پێشکەش دەکات بۆ کۆمپانی سەرەکی کە گرێبەستەیە لەگە حکوومەت ئەوە هەلی کارە ئەوەیە کە سەتا هەفتای کارمەندی ئەو کۆمپانیانە هاوڵاتی خۆمانن ئەوەی کە هەلی کار لە ناوچەکەی کە پرۆسەی نەوتی ئەنجام دەدرێ ڕاستە لەوانەیە قۆناغ بە قۆناغە لە قۆناغی یەکەم کە مەسحەک دەکا کۆمەڵک خەڵکی دەوێت ئەو قۆناغە دەوێت ئەو جارسە مەسحی زلزالی بوومە لەرزەی لەوێش خەڵکی دەوێت دوای دێتە سەر ئەوەی کە بیر لێ بدا خەڵکەی زیاتر دەوێت ئەو جە کە سەرکەوتوو و بیر لە ئەو کاتێک کە گەیشتە ئەو قۆناغا هەنج بە بەردەوامی دەبینێنەوە بەڵام ئەوە کەواتە بە قۆناغا یعنی کە جارێک ئیشی کە تەواوبوو نا شوێنەکە بەجێبێری نا خۆی ئامادە دەکا بۆ پرۆسەتیکە پرۆسە لە دوای پرۆسە بەڵام لەگەڵ ئەوەشدا ناوچە هەیە کە گلەی ئەوە دەکەن ناوچەیەکە کە سوکاری ئەنفالیتیایە دەڵێن لە نەوتەکەی خۆمان تا ئێستا ڕێگاکەمان بۆ چاک نەکراوە ماوەیەکی زۆریشە نەوتیتیا دەرەهێن ئێمە بەرنامەمان هەیە بۆ هەموو ئەوانە چ ڕێگابامبی ئەوانەی گلەی و گازەندەیانەیە چۆن بیگەن بە ئێوە بۆ ئەوەی ئێمە هەموو جار پێماوتونە بە ڕێگای مدیرناحەکە بیگەینتە پارێزگای بەرگای پارێزگەکان پرۆژەمان بۆمان بنێرن زۆر لە پرۆژانە هاتیە جێبەجێمان کرد زۆر لە پرۆژانە بۆمان دێ ئێمە ئەوی لە توانامان دەیکەن یان ئەو پارانەی کە ئێمە دەدەینە حکوومەت دەتوانن سودەوە بگرن برادر پرسیار دەکە دەلێلوک بواریت کە جێبەجێ نەکرای لەوە ئێمە ئەکە و پارانماندا حکوومەت یان ئەو پرۆژانێک کە دەیکرێت دەبی لەوێ بڕیار بدە ئەو پارانە لە دەست حکوومەتە بۆ پەرپێدانی پارێزەکان لەوێ سوودی لێ وەربگرن
ئێوە کە پارادن بە حکوومەت ناڵێن بۆچی ئێمە لێ دەردەچین ئێمە داهاتەکە دەدەین بە حکوومەت چ بەرنامەیە ئێمە پەیوەندی بە ئێمە نییە بەڵێ هیچ پرسیارێک ماوە وەڵام بەڕێوە پرسیارشتر مابوو سەبارەت بە داهاتەکان ئەمە دیسان دێن داهات ئێمە با جیاب بکەن داهاتەکەیە ئێمە نفتی خاو داهاتی نفتی فرۆشتین لەتوخوا ئێمە نافرۆشین نفتی خاو داهاتەکە لە لای حکوومەتی عێراقیە هەتا ئەوە تا ئەوەی کە قانونەکە دەرچی دیاربی مەسئولیاتەکە ئەو وەختی کە ئێمەش ئەگەر حکوومەتی عێراقی لێم داهاتم بۆ نەهاتووم نەگەشت ئەو دەیفرۆشی نەفتە خاوەکە خۆ من نایفرۆشم ئەو دەینێتە دەرەوە ئێمە بە هیچ شێوەیە ینی پارەی ئەو نەوتە خاوە نایەتەوە نەخێر ئەمە ڕێککەوتنەکمان کە 150 فرۆشتی نەوتە خاوەکە بیدەن بە خەرجەکانی کۆمپانی ئەوەشیان نەکردووە داوایان کرد بێ ڕقابەیەکی تەدقیقی باڵا بێ وردبینی بکە لە خەرجەکان هاتن 4 مانگ لێ بوون باشە کە گوایە بزانن ئەو خەرجیانە ڕاستن یان دروستنینە ڕاست دروستنیانە ئەوەشیان کرد هەر پارەکەیان نەدا نەوتی خاوی کێڵگەکانی کوردستان لە تەقتەق و لە DNO لە خورماڵەوە بە تانکەر ئەچێ بۆ دێرەبوون لەوێ تێکەڵ بە خطوتی استراتیجی عێراقەکرێ کە شەریکەی سۆمۆ کە بڵێ شەریکەی تەسویقی نەوتی عێراقی مرکزی ئەوان لە جیهان ئەیفرۆشن بە مەزات بە جۆرەی سعلی دووەلی ئەو پارەیە ئەچێتە بانقی مرکزی عێراقی ناگەڕێتەوە بۆ ئێرە بۆ نەوتەکە هەمووی لەژێر کۆنتترۆڵی سۆمۆیە بەس بە ئەمە پرسیارکن بە چەند دەیفرۆشی دەیداتە چێ بە چ نرخێک دەیفرۆشی داهاتەکە چۆنە چۆنیە با ئێمە بزان هیچ ئەو معلوماتەمە باشتەکەیە ئەوە نەکرد لە فیشخابور هەناردە دەکرێت حکوومەتی فیدراالی نادەکە بەڵکو لە ڕێگای کەرکووکەوەش لەوێوەش دەچیتن ئەو نەوتەخاوە لەوێ ئەوان دەیبەنە ڕواین چێنێک دەیدەنێت چێ چگرێ بەستێک دەکە لەگە چێ دەکە هەموو لە لایوانە ئەواتە داهاتی نەوتی خاو لە لای ئێمە نییە بەڵێ سپاس ناسخان دێمە لای تۆ بۆی پرسیارەکەی خۆش من بیر نەچێتەوە دوای بچیتە سەر پرسیارەکانی خۆت ڕۆژێک نەمان بیست پارلەمانتارانی هەرێمی کوردستان بە دواداچوون بکەن بۆ گرێبەستە نەوتیەکانی عێراق لە کاتێکدا ئێمە لە سەدا حەڤەی بەدەر لە قسەکردن لەسەر ئەوەی ئێمە نوێنەرمان هەیە لەوێ لە سەدا حەڤەی ئەو بڵێن بودجەی عێراق لە بەشی کوردستاندایە تەنانەت گەر بەرچاوم بکەوێتەوە ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی باس لەوە ئەکا کە ڕۆژانە 500,000 بەرمیل نەوتی عێراقی نەک تەهریب بە تەهریب دەبرێت تۆکرێن پرسیارە ئاراستی ئەندامانی ئەنجومەنی پەرلەمانی بەغا بکەیت چکە من پەرلەمانی کوردستان بۆچی بە دواداچوون من شتێکت پێ بڵم ئێمە وەکو پەرلەمانی کوردستان تەشریعی قانونەکەین بۆ هەرێمی کوردستان و ڕقابەی حکوومەتی خۆمانەکەین ئێمە متمانەمان بە حکوومەتی بەغا نەداوە ئێمە متمانەمان بە حکوومەتی هەرێمی کوردستان داوە حکوومەتی بەغا کێ بەرپرسەرەوەی متابعی بکەوە متابعی گرێبەستی بکەوە ئەنجومەنی نوێنەرانی بەغایە هیچ پەیوەندێکی بێمە ئەسڵ ڕۆژتانێکی پەیوەندی بە پەرلەمانی کوردستانەوەیە دوو حیزبی باڵا دەست تەهمیشتەکە خۆی پەرلەمانی کوردستان مەفروزە مەرجعی سیاسی ئەم هەرێمە بێ لە گرفتە سیاسیەکانە زیاتر لە 20 کۆبوونەوە لە دەڕێی پەرلەمانەکرێ پەرلەمان ڕاگای لێنێ مۆزوعێکی تر لە ناو پەرلەمانە گفتوگوی لەسەرکرێ بەڵام مۆزوعی متابعی گرێبەستی نەوتی پەیوەندی بە ئێمەوەنەوە لیژنەی تایبەتی خۆی هەیە لە پەرلەمان ئەندامی لیژنەی کوردی لێیە ئەنجومەی نەرانی لێیە اینجا شتێکی تر هەیە بەڕاستی من هەموو جارێم قسە ئەەکەم ئەگەر هەموو دنیا ببێ بە دزێتی حەڵال ناکرێ من بڵێم لە بەروی بەغا لێەوە 500,000 بابا منیش بەرم من ئەبێ شەفاف من ئەمەوێ ئەو سیاسەتە ڕاست و دروستی کە خۆم هەمە یاسایەکی باشم دانا و ئەمێ سیاسەتێکی باشکەم لە نەوتا ئەمێ ئەم یەکدەنی و یەک سەوتی هەیە دروستکەی لە ناو کوردستانە بووی بە هەمومانە شەڕی لەسەرکەین بەشی ئەفو پرسیایتانە بۆ من بۆی با ئەم مۆزوعی شەڕە لەگەڵ مرکزە تۆ ئەبێ بە بەرچاوڕوون بیکەی ئەبێ بزانیدا من بۆیە هەموو جارێ ئێمە وەکو لە لیژنە وەکو ئۆپۆزیسیۆن ئیسرارەکەین لەسەرەوەی ئێمە بەرچاوڕوون بین باش با یەک سوال لە خۆمان بکەین ئەگەر هاتوو ئەگەر بێت و ئەم جوابانەی کە دراوەتە لە ئەخیری 2009 کە وەزیری سامان سروشتەکان هاتە پەرلەمان دواتر لە بودجەی 2010 کە وەزیر خۆی هاتار خۆی ئیقراری مادەیەکی کرد کە ئەبێ لە بودجە دابنرێ بۆچی لە بودجەی 2010 بە کۆی دەنگ تەبان ئیقرار کرا دوو مادەدان مادەیەک بە دوو بڕگە کە ئەبێ پەرلەمان ئاگادار بکرێتەوە لە هەر داهاتێک کە ئەڕوا پێش ئەوەی
ڕفتاری لەسەر بکرێ و دواتریش لە بڕگەیەکی تراباز لەوەگا کە ئەبێ هەموو ئەو منحەو بەخشیشەکانیش بە هەمان شێوە تەسەورکە لە 2011 لەبەرەوەی ئەوەی 2010 جێبەجێ نەکرا دیسان بە مادەی قرارکراوە بە کۆی دەنگ یعنی نەک تەنها ئۆپۆزیسیۆن یعنی بە فراکسیۆنی زۆرینش بە پارتیەکانیشەوە کەواتە ئەمە دەرکەوت کە فراکسیۆنی زۆرینش لە ناو پەرلەمانی کوردستان ئەی ئێستا بۆچی سیاسەتی نەوتی نەک تەنها ئۆپۆزیسیۆن نیوەی فراکسیۆنی کوردستانیش یاداش تەقدیمەکە و داوای ڕوونکردنەوە ئەکا بۆچی لیژنەیەک پێکاتۆ دوو ئەندامی پەرلەمان لە فراکسیۆنی کوردستانی تیاویکێکی لە گۆڕانتیای ڕۆن متابعی بیرەکەن بیری نەوتی بیری ئاوی کوشتتوکاڵەکەن نەوت دزەی کردوتە ناوی گاز دزای کاتە ناوی کەواتە دیارە وازەح نییە لای کول ئەوەشی کە بێدەنگە بێدەنگە تەنها لەبەرەوەی حیزبەکە خۆیەتی ئەگینا ئەگەر وازەح بێ بۆ لە بودجەی 2 ساڵ لە سەریەکان ناویەت بۆ سیروان بۆ لە 2010 ئقرارەکرێ ئەمما دێ بڕوات هەبێ وەزیری سامانە تووشیان خۆی ئقراری کرد باس یاسا مەکە هەر باسی یاسا مەکە کە 5 کۆمپانیایتی بێت تشکیل کرێ سەلانی کاکسیروان بڵێ یاساکە هاتوتە پەرلەمان بۆچی ئەوە ئقراری ناکەین ئەنجومەنی وەزیران ئەگەی لەو پرۆژە یاسانە بۆ هەتا ئێستا 4 مانگایمە وتوانە بە ئەنجومەنی وەزیران راپۆرتمان بنێ لەسەر و یاسایی کە باز لە کۆمپانیا جواب نایێت دوو لە یاساکان لای خۆتانەوە هەتا جواب مایتۆ پێشتریش ئەویش هاتە پەرلەمان کاکسیروان جواب مایتۆ پێشەی پرسیارەکە بکردم ئێستا یەکسەرڵێ لای خۆتانە ئەم پرۆژە یاسای هاتۆتە پەرلەمان ئەنجومەنی وەزیران ئاگای لێ نییە کاتێ بانیانەکەین بۆی مناقەشە بکەین ئەڵێ بێمە ئەنجومەنی وەزیرانی قرار بکرێ ئاڕاستەمان کردوون بەلایەنی ڕسمی ئەوە زیاتر لە 8 مانگە ئەنجومەنی وەزیران جوابی ناوینێتەوە ڕاپۆرت ملاحەزەی چێ لەسەر ئەم یاسایی کە خۆی ناردێتی کەواتە هەر بەدەر لەوەی کە ئەم یاسایە خۆی زیاتر لە 5 بڕگەی 5 مادەی بەدەر لە مادەکانی تر جێبەجێ نەکراوەمە کۆمپانیا کوردستانەوە بەرهێمێنانەوە سندوقی داهاتە بودجەی 2010 مادەیەکی تیا ئقرارکراوە بودجەی 2011 دیسانی قراری کردەوە کە بێم سندوقە دیار بێ داهاتەکەی وازەح بێ من تێ ناگەم باشەوە من معارەزەم شت دروستەکەم بۆچی کۆی دەنگ ئەهێنێ داهاتی چی وازەح باشە خۆت ئەڵێ ئێمە نەوتی سپی بە بۆریە ئەڕوا و داهاتی ناوتی خاو نەوتی خاو بە بۆریە ئەڕوا و ڕاستەخۆ بەغاوەریەگرێ وازەحەوەنە ئەوەشی کە پاڵاوگەکانی با کۆمپانیەکان بەبێ سەریخان بەرتریش بەرهەمەنەوتەکانیش ئەوەیە کە لە ناو هینەسەر باشە پێم ناڵی ئەم هەموو زەرەرە سیاسی و معنەوی و ژینگەیە لەم کوردستانە بۆچی کردمان پێشیان 150,000 نەوتە بڕوا 2009 2010 بجەمان بە پاک و پوختی نەهاتە بەردەست بەبێ ئەوەی ئێمە 150,000مان هەبێ لە نەوتی عێراق لە سانەوە هەشتەکە بودجەیەکی 7 تریلیۆنی نەهاتە بەردەستمان بێ ئەوەی ئێمە 150,000 بنێرین و هەموو ڕۆژە تەنکەر تێپەڕێ و ژینگەمان پیدێ و لاجێ ئەگەر هەمووی کۆمپانیا ئەی بە هەمووی بۆ بە شەریک لەگەڵمانە بۆ 25 ساڵ هەمووی بۆ بە شەریک کۆمپانیا چۆن بەدڵی نیام قانونە بامشتشکە ڕووکەوە ئەتو دەڵێ بۆچی ئەو نەفتە بەرهەمدنی ئەگەر ئەو نەبایە ئەو کارەبایە دەبوو ئەگەر ئەو نەبایە کارە دەبوو دەتاویکەم ئەگەر ئەوە پەیوەندی نێودەوڵەتی لەگەر دراوسی و لەگە ئەوروپای بۆ بشێو دەبی هەژدە دەوڵەت داهاتە ئێرە ئەگەر ئەو نەبایە ئەو سوتەمەنی ئێستا دەبایە بە هەموو بڕیارەکانی حکوومەتی فیدرال ڕازی بای سوتەمەنی بۆ دابین کە پارەی بودجەی پێشمەرگەت هێناوە ئەمە بواری نەوت باز دەکەین کە حساردات سەر کوردستان لە سوتەمەنی ئێمە دەست ئەژۆندان دەنیشتمە توانیتم تا ڕادەش زۆر باش سوتەمەنی بۆ هاوڵاتیان دابین کەم ئەگەر ئەو نەوتە نەبایە لە 200 میگاوات ناکرێت 2500 میگاوات لە چێ هاتیە هەلیکار پەیوەندیەکان کوردستان نەداهاتە سەر خاریتەی هەموو دنیا لە نەوت و گاز چۆن دەڵێ زەرەری هەیە ناسخان بە بڕوای تۆ هاتنی کوردستان بۆ سەر نەخشەی جیهان لە بواری وزەیە ئەمە خۆی بۆ خۆی دەستکەوت نیە دەستکەوتە ئەگەر
ئێستا ئەو کاکسیروان خۆی شەرحی حاڵی خۆیەکە ئەڵێ ئێمە داهات وەرناگرین چونکە بە بۆری ئەڕوا ئەمەشی کەچی و پاڵاوگەکە بەشی کۆمپانیەکانی لێبین باش بەشی کۆمپانیەکە ئەوش داهاتە ئەو تو هەردەوی ئەو خەرجیانە بدەوە من ئەڵێم مادام پرۆسەیەکی نەوت ئەبرێ بەڕێوە کە سیاسەتێکی زۆر قورسە یعنی ئەمە تەنها ئەوە نیە داهات بینی سیاسەتی وڵاتی لەسەر بەنە من لەگەڵتم هەچی کۆمپانیایە حەزەکە بێتە ئێرە چونکە ڕێژەکەی کە بۆی دائەنرێ زۆر ڕێژەی بۆ باسکەت لێ بکەم دەوترێت کە حکوومەت هێرێم ئەرزی خەیاڵی ئیمتیازاتی زۆر دەدات بە کۆمپانیەکان بۆیە دێن بۆ هەرێمی کوردستان شتێکشم لایە بە ئەڵێت ئیمتیازی کۆمپانیەکانی نەوت بێوێنەیە شارەزایەکی بواری نەوت ناوی حەمزە جەواهریە ئەڵێت بۆیەش کۆمپانیەکان نایەن بۆ هەرێمی کوردستان بۆ عێراق چونکە ئەمتیازاتیان لە هەرێمی کوردستان ئەمتیازاتی خەیاڵیە لەبەر ئەوەی سیاسەتەکەی فاشی لەو بۆچوونی ئابووریان غەڵەتە بام باسکەم چییە قازانجی ئەو کۆمپانیانە کەواتە مەسەلە عەرزە خەیاڵەکانی و ئیمتیازاتی هەرێمی کوردستانیە بۆ کۆمپانیانە نەخێر باڕوودکەمە چۆنە گرێبەستەکە چۆن ڕوونی کردەوە کە دێ هەر کە عقدی کرد دەبێ پارەیەک تەرخانکە بۆ پشتگیری ژێرخانی ئابووریکە بە خەرجی هەژمار ناکرێ هەمووی ئەگەر نفتی بدۆزیتەوە نەدۆزیتەوە ئەوە پارەی ڕۆی دێ لە بلۆکە ئیش دەکە ئەگەر نفتی نەدۆزیەوە ئەو مەلاین دۆلارێک کە سەر دەکە کە نفتی دۆزیە هیچ حەقێکی لەسەر من نامێنێت دەڕوا و تەواو بەڵام ئەگەر دۆزیەوە ئالێتەکە چۆنە ئەوە زۆر بەڕوونی بە کوردی بە عەرەبی بڵاو کرایتەوە دێ ئەگەر لە سەتەکەی ئەگەر 100 دیناروی جارێ پێش هەموو شتێکی لەو 100 دینارەی با بڵێن 100 دینار با بڵێن سەتادەی مولکانەی لێ دەبەرین دەرێ نۆهەتەکە دەمینێ لەو نۆهەتە سەتا 13 بۆ شەریکەکانە ئەوەی باقی 87 هەمووی بۆ حکوومەتە لەو 12 حکوومەت ئەو شەریکانە یەک شەریکە نیە چکە چەند شەریکەکەم بەشدارن بۆی دامی ئیشەکان پرۆسەکە بە ڕێکوپێکی بڕوە چەند شەریکەکەنە لەو 13 هێشتا 120 بکە ئەوە بۆ حکوومەتە لە قازانج گەورە زۆر بەڕوونی ڕوومان کردە قازانج گەورە چییە ئەگەر ئەو مەلاین دۆلاری کە سەرف دەکا بەس لە بانقێک دابنێ فەواید وەرگری لەوانەیەوە زیاتر بەڵێ سوپاس بینەرانی ناوبڕێک و بەردەوامە بین لەگەڵتان